شاندێکی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران سەردانی کومیتەی چێلەشینی ڕێکخراوەکەیان لە چیاکانی کوردستان. شاندێکی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران بە سەرپەرستی جەلال ڕەوانگەر سەردانی کومیتەی چێلەشینی یەکێتی لاوانیان لە چیاکانی کوردستان کرد و لەگەڵ نوێنەرانی هەڵبژێردراو بۆ کۆنگرەی نۆی یەکێتی لاوان و بەشێک لە پۆلەکانی یەکێتی لاوان کۆبوونەوە. لەو سەردانەی شاندی یەکێتی لاوان سمینارێکی تایبەت بە نوێنەرانی کۆنگرەی نۆی یەکێتی لاوان لە کومیتەی چێلەشین بەڕێوەچوو. لەو سمینارەدا باز لە چۆنیەتی بەڕێوەچوون و ئامادەکاری بۆ کۆنگرەی نۆ کرا و سەرنج و تێبینیەکان لەو بارەیەوە وەرگیرا. هەروەها لەو سەردانەدا جەلال ڕەوانگەر چەند کۆبوونەوەیکی سیاسی تەشکیلاتی لە بوارە جیاوازەکاندا و بە تایبەت خەباتی حیزبی دموکرات و ڕۆڵی لاوان لەو بوارەدا بەڕێوە. کۆنگرەی نۆی یەکێتی لاوان بە کۆنگرەی ڕاسانی لاوان بە دروشمی یەخستنەوەی هێز لە پێناو بەهێزترکردنی ڕاساندا ناودێر کراوە و بەڕێوە دەچێت.